خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم لە دیدارێکی تایبەت دەگەمە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە 1920 مانگا واتە دوێنێ و ئەمڕۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان لە هەولێر لە هۆڵی ساد عەبدوڵڵا بەڕێوەچوو کۆنگرە کۆتایی هات لە ماوەی ئەم دوو ڕۆژە لە ماوەی دوو ڕۆژ بڕگەکانی تایبەت بە دەستکاریکردن و دەنگدان لەسەر بەشێک لە ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆکە لیژنەی ئامادەکار و سەرپەرستیاری کۆنگرە لە کۆبوونەوە گشتیەکانی سەرجەم مەڵبەندەکان و ئۆرگان و دەستگاکانی کۆمەڵ ئامادەی کردبوو لە بەردەستی ئەندامانی کۆنگرە بوو هاوکات هەڵبژاردننی سەرۆکی کۆمەڵ و هەڵبژاردننی دەستەیەکی نوێ بۆ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری قسە و باسی لێکرا لەگەڵ ئەمەشدا وتاری هیزری و سیاسی کۆمەڵ بە شێوێژی گشتی و سەرۆکی کۆمەڵ خوێندراوە لە ڕۆژی یەکەم دواتریش گفتوگۆی چڕۆپڕ لە نێوان ئەندامانی کۆنگرە لەبارەی داهاتووی حیزب و چاو بەخۆ داگێڕانەوە و وەروە بەردەوام بوون لە کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردە هەبوون من گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید ئەندامی کۆنگرە لە کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری هاوکات هەڵبژێردراو بۆ ئەنجومەنی سەرکردایەتی زۆر بەخێر بێی مامۆستا سلامت یا خوشپاس دەکەم ماندی نەبن ماوەی درێژە خەریکن بۆ بەستنی کۆنگرە ئەم دوو ڕۆژە ڕەنگە ماندوو بووبن لەگەڵ گفتوگۆ واروەها ئامادەکاری تەواو بۆ ئەم کۆنگرەیە پیرۆزبایی سەرکەوتنی کۆنگرەش دەکەم دەمەوێت بپرسم دروستە بڵێم کۆنگرە بە سەرکەوتی کۆتایی هات بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕێژێ و بڕژێ و سەلام و ڕێژ هەیە حەقەتەن بۆ بینەران و سوپاس بۆ جنابیشتان بۆ کەناڵی ئاسمانی پێیان و کارمەندەکان ئەم دوو ڕۆژەی بەڕاستی ینی لەناو کۆنگرە بوون و چرکە بە چرکە دیارە ڕوودا و بابەتەکانی کۆنگرەتان ڕێک خستووە هۆنیوتانەتەوە گەیاندوتانە بە خەڵک دەستان خۆش بەیاخۆ خۆی کۆنگرە بەڕاستی هەمیشە ینی ڕێکخراوەکان حیزبەکان ئەندازەیەک مەترسی و مەخاویفان لە کۆنگرە هەیە چکۆ وێزگەیەکە بۆ گۆڕانکاری وێزگەیەکە بۆ چابەخۆ داگێڕانەوە وێزگەیەکە بۆ دەستکاریکردنی هێندێک بڕگە و بابەتی گرنگ و هەستیار کە دەسەڵاتی سەرکردایەتی پێشوو نەبووە دەسەڵاتی مەکتەبی سیاسی نەبووە دەسەڵاتی سەرۆکی حیزب نەبووە بەڵام کۆنگرە هەم دەسەڵاتێکی هەیە بۆیە بەڕاستی هەمیشە مەترسی تێدا هەبوو ینی خەڵک لە کۆنگرە ترساوە زۆر جار ینی هێندێک کۆنگرە دوو بەرەشی لێ پەیدا بووە و ئینشقاق و جیابنەوەی لێ پەیدا بووە نیگەرانی خەڵکێکی زۆری لێ پەیدا بووە لەگەڵ ئەوەدا وەکو باسم کردیانی ئێمە ئەو کۆنگرەی ئێمە کۆنگرەیەکم دەتوانین بڵێم کۆنگرەیەک تا ڕادەیەکی باش سەرکەوتوو بووە و کۆنگرەیەکی ئارام بوو بەڕاستی کۆنگرێکی هێمن بووە ئەندامانی کۆنگرە بە ئازادی هێندێک بڕگە و بابەتی زۆر هەستیار ینی قسەیان لەسەر کرد بۆ ڕابۆچنی خوانیان دەربارەی گوت بەڵام ئەگەر لە شتێکدا لەوانەیە مەسەلەن بەڵێم سەرکەوتوو نەبوو بێ بە سەراحەت ینی لە هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی بووە بەدیدی من لەوانەیە دیدی کەسێکی کە جیاواز بێ بەڵام ئەم خوێندنەوەی خۆم بۆ کۆمەڵ بۆ سەرکردایەتی کۆمەڵ لە ڕابردوو کە تەماشام کردووە ئێستا کە دەبینیم بەرەو کوێ دەڕوە لەوانەیە سەرنجم هەبێ مەسەڵەن من کۆمەڵە برای بەڕاستی ینی بتوانە هەبووە ئومێدم وابوو بێ کە ئەوانە لە سەرکردایەتی بن بۆ کۆمەڵ قازانجە بۆ داهاتی کۆمەڵ قازانجە دەنجی پێویستیان نەهێنا ئەو بەڕاستی لەلای من تۆزێگانی نیگەرانی ئەوانە بەڕاشکایی بێڵێ ئەگەر لەمەیاندا ینی تێبینیە کە بێ یا مەسەلەن بڵێم بەدیدی من سەرکەوتوو نەبوو بێ دەنا حەقەتەن کۆنگرەیەک سەرکەوتوو بووە ئەمەش بەڕاستی هەم کۆنگرەی ڕوودەدا مامۆستا محەممەد هەموو کۆنگرە ئێمە کۆنگرەکانی ڕابردووش هەم کۆنگرەکانی بزوتنەوە ئیسلامی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیکەیە کۆنگرەمان کرد 2000 ساڵی 2000 بۆ ئەو پێنجەم بڵێم بەویەوە پێنجەم کۆنگرەی کۆمەڵە ئەمە هەمیشە بەشێک لە سەرکردایەتی نوێ هاتوو بەشێکی شی دەرنەچۆتەوە
جا بەشێکی شایستە بووە کە هاتووتە سەرکردایەتی و ماناوەیە بەشێکی کە کەوتووە بەڕاستی ینی شایستە نەبووە کە کەوتووە مەسمی هەموو کۆنگرەیەک حقیقەتەن ئەمەی تێدا هەیە بە هەر حاڵ ئەمن بەڕاستی ئومێد دەکەم کە دوای کۆنگرە کۆمەڵ بە گروتینێکیکەوە دەست بکاتە ئیش و کار ینی دەست پێ بکە و ئومێد دەکەم لەخوای گەورەش داواکارم سەرکردایەتی ئێستا هەڵبژێدرا و سەرکەوتوو بێ لە ئەرکەکانی خۆی و ئومێد دەکەم کە بتوانێت لە ئاست گۆڕانکاریەکان بێ لە ئاست ئەم بارودۆخی ئێستا کە کۆمەڵی تێدایە و ئەم بارودۆخی کە هەرێم و عێراقی پێدا تێدەپەڕێ ئەم ئاڵوزی و ئەو هەموو قەیرانی ئێستا کە لە ئارادایە قەیرانی سیاسی قەیرانی ئابووری و قەیرانی پەیوەندیەکانی نێوان حیزبەکان و پەیوەندی نێوان هەرێم و عێراق و ئەو ئاڵۆزی بەگشتی ڕووی لە ناوچەکە کردووە ئومێد دەکەم کە ئەم سەرکردایەتی ئێستا لە ئاست بەرپرسیارەتی و لە ئاست بەڕاستی ئەم گۆڕانکاری و ئەم ڕووداوان دەبێت. باست لەوە کرد کە هەمیشە کۆنگرەی حیزب و ڕێکخرا و ترسێکی تێدا بابەتەکە دیارە ڕوونە ئەمە ناو لێبنێنچی کە کۆماڵ لەگەڵ ئەو ئاڵۆزەی لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی هەیە دەبینی هەرێم و ناوەندەیە بەڵام جورئەت دەداتە بەرخۆی و کۆنگرە دەکا یعنی مانایەکی هەیە کۆمەڵ لە قۆناغەکانی ڕابردوو هەمیشە پێم وایە یەکێک لە ینی سیفاتە گەش و دیار و گەورەکانی کۆمەڵ ئەوە بووە کە بوێر بووە لە بڕیاردان ئێمە لە ساڵی 2003 بڕیارێکماندا کە ئێستا هەندێک بە سەربیرێکی دەدەن ئێستا لەگەڵ دابی ئەو کاتەش و هەندێکی زۆر بە بڕارێکی گرنگ و گەوران لە قەڵەمدا بەزە من ئێستا باز ناکەم یانی چەند سلبیاتیە بۆ چەند ئیجابیاتیە بۆ لە برا ئەمە لەوەی گەڕێ بەڵام بۆ یەکەم جار حیزبێک کە حیزبێکی چەکدارە و جیهادیە و بەڕاستی بە لولەیەتی فەنگ بێ ئەوی ژووک و ئەو هێزانی کە هەبوو کاتی وا بەڕاستیوانی کە بەبیری بە ساڵانی 91 پاش 91 ینی هەر کەس بەڕاستی چەشی پێ نەبا و پشتگیری نەبووایە بەنمە بەسم لە هێزی چەکدارە جێنێ دەبوو بەڕاستی بەمانەوە کە هێزی چەکدار پاڵپشتی کردو واقعەکە بەم شێوەی بوو ینی بەڵام کۆمەڵ لە 2003 بەڕاستی بە برارێک سەرکردایەتی برای دەوتی ئێمە لەمە دووە ئێمە مەکتەب عەسکەریمان هەبوو مەکتەب عەسکەریمان حەل کرد و چەکانی کەمێش ئێستاش هەندێک چەکمان پێیەوەی کە بەوین بە بارەگاکان و سەرکردایەتی و خەڵکێکەوە هەیە بەڵام ئەوەی دیکە کە چەکی قورسە و هەندێک چەچیکەیە ئەمە بەڕاستی بریارمان دەکە ئێمە مەکتەبی عەسکەریمان حەل کرد و بریارماندا کاری سیاسی و ڕێکخراوەیی و خەباتی سیاسی دەکەیت ئەگەر تەنها یەک ینی مەبەستمێ ئەو کاتە جورئەتێکی گەلە گەورە بوو برارێک زۆر قورس بوو ئێمە ینی لەو گەرمەی کە ئێمە هێزی سەکدارمان هەبوو ئەو هەم هێزەمان هەبوو هەم سەکدارەمان هەبوو بەڕاستی بتوانی کۆمەڵ وابکە بەڕاستی بڕیارێکی گرنگ و گەورە مەبەستمێ کۆمەڵ ینی ناسا بوو بەوەی کە دەتوانێت بڕیار بدا ئەو کاتەی مەسەڵەن ئەوەندە بژێرمەوە خەڵکێک دەیگوت ئێستاش زار هێندێک خەڵک ئەواشت دەنووسێ کاکەوە هێزی سەکداریتان نەما و ئەو کە هێزی سەکداریتان نەما بۆی ئێوە لە هێندێک قۆناغ مەها بە پاشکەوتن ئەوانە من پێما دەبێەوە بە ئیزاوی لە قەڵەم بدرێ وەگەر هەر کاتێکیش با من بە هەموو دنیا ڕادەگەنین بە هەموو خەڵک بابیزانێت هەر کاتێکیش کۆمەڵ پێویستی بۆ بێ کە چەکی پێ چەک پەیداکردن زۆر ئاسانە هەر لەوەی ئاسانتر نییە پارچە ئاسنێکە پەیدای دەکەی ینی چکە خەڵکەکەمان نووا بەڕاستی خەڵکە بە شەهامەت و مەرد و پێشمەرگە ئازاکەمان هەرماوە بۆیە بۆ ئەنی ئێستاش بەڕاستی کە دەڵێ مەسەڵەن لەم هەلوو مەرجەدا لەم ئاڵۆزیاندا کۆمەڵ چۆن خۆی خزاندنا ئەو بابەتە گرنگ و هەستیارەوە وێرا ئەم بڕیارە بدا وەڵای پێم وایە زۆر ئاسایی بوو ئێمە کۆمەڵ دەتوانێت بەڕاستی بڕیار لێوەگرنگتریش بدایانێ چکەمە حەقەتەن ئەمە بابەتێکی پێڕەویش بوو کۆمەڵ پابەند بوو بۆی کە 400,000 کۆنگری خۆی بکە ئەندامان و کادیرێنێمە حەقی خۆیان بووکە بڵێن کاکەوە ئەو سەرکردایەتێکە بۆ 4 ساڵ هەڵما بژار بوو چکە بەڕاستی خەریکە مەسەڵەن ئەوە هێندێک بڕگە نەبێ منە خەریکە کۆنگرەکان هەموو لەوەی کورد دەبێتەوە کە هەڵبژاردنەوەی سەرکردایەتێکی نوێیە حەقی کادیران و حەقی ئەندامانی ئەو حیزبەشە بەڕاستی مافی خۆیانە ئەم 4 ساڵە سەرکردایەتیان بەم کۆمەڵە خوشکبرای سپارد بوو ئەم 4 ساڵە حەز دەکەن بە کۆمەڵی خوشکبرایەکی بسپێرن هەڵوویستی سیاسی کە یەکێکە لە
لەو بڕگانەی یان لەو شوناسی کە کۆمەڵی پێدا دەناسرێتەوە لەوەی کە مامۆستا علی باپیر وەکو سەرۆکی کۆمەڵ لە کۆنگرەش لە وتاری هیزری و سیاسی باسی کرد باسی کۆمەڵێک بابەتی سیاسی کرد دەمەوێت بپرسم ئەو بڕیارە سیاسیانەی کە لە ڕابردوو هەبووە کە زۆر زاریش بڕیاری سیاسی کۆمەڵ داویەتی و زانیویەتی کە لە بەرژەوەندی خۆشی دانیە وەکو حیزب تێدا زەرە دەکا بەڵام لە بەرژەوەندی شەقام و ڕایگشتی و پاڵپشتی خەڵکی مەزلومە هیچ شتێک بەمانەی پاشەکشێدی لەو بڕیارەیان لە دوای کۆنگرا نەخێر بە هەمان شێوە ڕەنگە بە نەهەجی جیاوازتریش وڵی مامۆستا محەممەد بامە دووش لێک جیاکەینەوە بڕیاری سیاسیە استراتیژێتی سیاسی کۆمەڵ لە هەندێک هەڵوێستی هندێک لە تاکەکان و وە کارەکتەرەکانی کۆمەڵ جیاکەینەوە باڵێ ئەو جیا هەڵوێستێکی سیاسی و لەگەڵ استراتیژێتی سیاسی کۆمەڵ جناب مامۆستا باسی کردووە ئەوە بڕیارێکی سەرکردایەتی پێشووتر هە بە بڕیار نووسیمانەتەوە کە کۆمەڵی دادگەری لە پەیوەندی سیاسەکانیدا هاوسەنگ دەبێت لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ عێراق لەگەڵ پارتی لەگەڵ یەشێتی لەگەڵ گۆڕان لەگەڵ لایەنەکانی کە ئێمە بەڕاستی و بڕیارەمان داوە بە سەراحەت ینی ئێمە هاوسەنگ دەبین لە پەیوەندی سیاسەکان بەڵام خۆ کە دەڵێن هاوسەنگ بوون ینی ئەوان ینی لەوانەیە جاری وا هەیە بەرامبەر لە ڕەنگە لەگەڵت بەو شێوەی نیەتە پێش بەو شێوە مامەڵە نەکا کاتی ناچاری مەسەن زۆرێک لە هەڵوێستێکی سیاسی هەبێ ئەم هەڵوێستە سیاسیە ئەوە زیادێکم لە هەڵوێستی سیاسی شخصی ئەم هەڵوێستە سیاسیە هەڵوێستێکی ناچاری و ینی بۆ ئەم هەلومەرجوو ئەو قۆناغیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە بەڕاست برامەدا لە پەیوەندی سیاسیەکانمان هاوسەنگ دەبین مەسەڵەن بۆ نمونە هەڵوێستی سیاسی ئێمە دەڵێن کاکە ئەم وڵاتە کە یەکێتی پارتی ئێستا بەڕێوەی دەبن دوو حیزب حەقەتن حکومەت نییە دوو حیزب بەڕێوەی دەبن حکومڕانی دەکەن ئێمە هەردووشیان گەندەڵن هەردووشیان قۆڕەخکارن هەردووشیان ستەمکارن لە هێندێ ڕووە یەکێکیان زیاتر بەڕاستی پشتی قۆڕەکاری ستەمکاری بەردەکەوێ لە هێندێ ڕووە ئەوی دیکە بەری دەکەوێ ڕەنگە لە خەسڵەتی قۆڕەخکاری و ستەمکاری و گەندەڵێکە لە هێندێک ڕۆ لێک زیابن لەنا بەگشتی هەردووچیان لەم ڕوانە بەڕاستی بەرپرسیارن لە وێرانکردنی ئەم وڵاتە لەم ڕوانەوە دێمە هەڵوێستی سیاسی کۆمەڵیان یەکێک بێ زانم بەسم ئەوە هەڵوێستی شخصی ئەمجارە یەکێک بێ مەسەلەن هەر مەسن دک هەر بکتێن بەسم بۆ نمونە لەسەر پارتیە لە سەیەکی بەتایبەت مەسەلەن بۆ نمونە حەقەنەوە هەڵوێستی سیاسی کۆمەڵ نییە بە هەموو دنیا بیزانێ بڵێ بۆ نمونە هەر یەکێتی گەندەڵە هەر یەکێتی قۆڕەکار هەر یەکێتی ینی ستەمکارە ئەم وڵاتی تێک داوە یا بە پێچەوان و پارتی ئێمە بەڕاستی بەلای ئێمە نەخێر ئێمە گوتمانە هاوسنجی لە هاوسنجی لەم قەزێدا ئەنی لە ڕووی واقعیەوە ئەو هەڵوێستی کۆمەڵە زەمە بەسم ئێمە لەم ڕوومە مەسەڵ یەکەم ینی بنەما و پرەنسیپی ینی بابەتی سیاسیمان کە جناب ئاماژەت پێکرد ئێمە بەڕاستی هاوسنجیە ئەوی دیکە ئێمە لەسەر بنچینە و بناغەی فعلا وەکو جناب ئاماژەت پێکرد بەرژەوەندی حیزبی و شخصی و ئەوانە مامەڵە ناکەین بەڕاستی بەخوا زۆر وهاتە دەپێشێ کۆمەڵ ئەگەر هێندێک سازشی کرد با لەسەر هێندێک مەبادی خۆی لەسەر هێندێک بابەت لەوانەیە ینی لە ڕۆ سیاسەکەیەوە پێگەی ڕەنگە باشتر بوو باە ڕەنگە هێندە ڕۆ قازانجی وەڵام وەکو حیزب باش بەڵام بۆ کۆمەلگا خراپ بووە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان خراپ بووە یان ئێمە با باس کەم هێندێک هەنگاو کاتی خۆی هێندێک برا هاتوتە پێشێ دەربارەی عێراق ینی خەڵک نازم زار بەڕاستی بە بیبیریان بێنش دەبیر دەکەن ینی ئەو کاتێک کە بەڕێز نووری مالیکی سەرۆک وەزیران بووە هێندێک شتی بەرامبەر بە هەرێم کرد بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێم کرد حەقەتەن یعنی ئێمە یەکێک لەوانم کە کاتی مامۆستا عەلی باپیر نوێنەراتی کۆمەڵیشی دەکرد لە بەغدا یەکێک لە هەڵوێستەکانی کۆمەڵەوە بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەی کە نووری مالیکی لاب برێ خۆر یەگە تەماشا بکەی بۆکو پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق و عێراق بەڕاستی باڵا دەستە و ئیمکانێکی زەبەلاحی هەیە و لەوانەیەش لە قۆناغێکی کە هەڵوێستی بەرامبەرت و بە نەوعێک بێ کە دێتە پێشەوە ڕەنگە کۆمەڵ بێنی خەڵکی بیر بڵێن کاکە و قازانجی کۆمەڵ نیست وەکو استراتیژی
كان بزانم مثلا بون من ام كابرا لزري هرمي كردستان لزري هاواتين هرمي كردستان حقا من ناسان هەڵوێستی خۆم بکەم بووە زۆر بابەتی کە بەڕاستی هاتە پێشێ ینی کۆمەڵ ینی هەندێک سیاست و هەڵوێستی وەرگرتووە کە مەبدەئی بووە بەڵام یان ئەو وڵات یان ئەم وڵات یان ئەو حیزبیان ئەم حیزب بەدڵینەوە پێی باشن بەڵام کۆمەڵ تەماشایەکی وەرە هەندێک جاریش وایە هەڵوێستەکەی تێشی کردوتە لەگەڵ لایەنێکە ئێمە زۆر گرێمانەتی بەس هەڵوێستەکەمان تێشی کردوتە لەگەڵەوە نەک ئێمە پاڵپشتی کەواتە دۆستایەتی هەتا سەر و نەڵێم دوژمنایەتی ڕقابەری هەتا سەر یان دوژمنایەتی لە هەندێک کردار هەتا سەر لەگەڵ هیچ کەسێک نییە تاکە پێوەریش بۆم بابەتە بەڕاستی بەرژەوەندی خەڵک لە چیدایە ئەمە ئەو یەک بنەمایکە بۆ سیاسەتی ئیسلامی و شەرعی کۆمەڵی ئیسلامی باسکەم ئەمە بڕیارماندا دڵسۆزانە بەڕاستی و بەخەمخۆرانە ینی سیاست دەکەین و علاقات دەکەین هەین لەسەر بنچینە و بناغەی غەرەز و بەڕاستی حەقد و ئەوە هەرچۆنیش لەمەوەی بەرامبەر بە دوژمن زانم گیر و خێن ئەوە ئەخلاقی ئێمە نییە بەڵام کاتێک کۆمەڵ لە حکومەت بووە بەدڵسۆزی و بەڕاستی بە ساغی ئیشی خۆی کردووە حکمڕانی کردووە ئەوە خەڵکی شاهدە دەزانێت کۆمەڵ کە کاتێک ئۆپۆزیسیۆن بێ ئۆپۆزیسیۆن ینی ناچارە کۆمەڵ بە پێی پرەنسیپەکانی ئۆپۆزیسیۆن زۆر ڕاست و ڕاشکا و بۆر و ئازابێ وە نییە لێرەدا مەبەستم شتێکە تەبان ینی کۆمەڵ لە هەردووشیدا بەڕاستی ڕاستگۆ و ساغ و دڵسۆز بووە کاتێک من ئۆپۆزیسیۆنم زۆر ئەوە پرسیاریان کردووە کاکە باشە ئەم دەسەڵاتەری هیچی باش نیە وتمە باهەیەتی ڕۆژێکی لە ڕوودا لە مێژە ئەو کاتی ئۆپۆزیسیۆن بووی وتی کاکە باشە ئەم دەسەڵاتە هەرێوە ڕەخنە دەگەن ئۆپۆزیسیۆنن یانیشتی باش نەکردوتم با گوتی 120 مەتری دروست کردو باش نەگوتم با 150 دەست پێ کردو خەریکە تاوایکە باش نەگوتم زۆر باشە با هەروی بۆ ناڵم کاکە ئەمن بۆ بێڵێم ئەم دەسەڵاتە 50 کەناڵی هەیە بە پارەی خەڵک دایناوە 50 کەناڵی هەیەتەمە خۆزمانی هەیە بۆ خۆناڵم 120 دروست کردووە بۆ خۆناڵم 150 دروست کردو بۆ ناڵم مشکلی ئاو چارەسەر دەکەم بۆم بۆ بێڵم کاکە ئەمن ئێستا ئەوەی دەرم ئەو قزان دەبێت لێک جاکەینەوە ئەمن لە ئێستا لە بەڕاستی لە بازنەیەکم من بەڕاستی ئاماژە بەست دەکەم بە کەم و کوڕی بە گەندەڵی بەشتە خراپەکانی دەسەڵات و ئەوە پرەنسیپە ئەو مەبدە لە لای من بەس کاتی لەوانەیە زە باش سبێنێکە گووا هاتە پێشەوە کۆمەڵ لە قۆناغی مەسەڵەن چوو بەشێکی حکومەتی بەدەست بوو ئێزە کۆمەڵ مەجبورە بێ باسی گەندەڵی و هەموو شتەکانی بکە هەرچەند لەو کاتیش ئێمە لە حکومەتیش بووین بەڵێ ئەو قسەیە لەسەرەوە کە لە حکومەتیش و بەخوا ئەو قسەی لە حکومەتیش بووین بەڵام ئەمە بەدەستۆزی ئیشمان کردو لە حکومەت و خەمخۆرین بەڵام ئەو کاتش کە بەشداریشمان کردمان کاکە ئێمە کە بەشداری حکومەت دەکەین بە مەساعی بە کاتێک پێوین بە کاکەمانەوە نیە کە بە حەق نەڵێن حەق بە ناحەقیشتان نەڵێن ناحەق جا من بە ئەوە پرسیار بکەم زۆر جار مەسەلەن کۆمەڵ نەیشاردوتەوە ئەوەی کە لە زاری کەسی یەکەمەوە قسەی دڵ و زمانمان یەکە شتێک ڕەش بێ ڕەشە سپی بێ سپی بێ سپیە یعنی ئەو مزداقیەتە کە لە کاری کۆمەڵ هەبووە وەکو کاری سیاسی و بڕیاردان لە بەرامبەردا شتێکەیە کە پۆپۆلیستیە ئێستا پۆپۆلیستەکە زاڵە ئایا کۆمەڵ ناتوانێت ئەم ڕێیە بگرێ کە ڕێیەکی پۆپۆلیستی و چاواشەکاریە یاخود هەر ئەسڵەن لەگەڵ شەرع و کار و بنەمای پەیڕەوی کۆمەڵ ناگونجێ وڵای پۆپۆلیستی خۆدان ینی شعبەوی بەڵێ ئەو زاراوەیەکی بەڕاستی شەرعی نییە ئەگەر ئێستا بێ و تۆزێک بە بردی بە بنج بناوانەکەی دابچین حقیقەتەن شەریعەت پشتگیری پۆپۆلیستی ناکە پۆپۆلیس بمانێ مەسەڵەن بێ مستەقیل واتە مەسەڵەن بێ زانیدا خەڵک چی پێ باشە و خەڵک خەڵک مەسەڵەن چی پێ خۆشەوە بکەین نا ئەمە بەڕاستی بزانیدا خەڵک چی پێویستە وا دەکەین خەڵک چی پێ خۆشە بۆ ژیانی مەسەڵەن ژیانی خۆش دەکات ئەمە وا دەکەین خەڵک چی بۆ ژیانی وایە کە بەختەوەری کە ئازادی کە ئەمە وا دەکەین بەڵام مانە ئەوە نیە هەرچی خەڵک پێی باش بێت وا بکەین لەوانەیە شەرعی نەبێت باشە خەڵک ئەگەر خەڵکی مەسەڵەن فەرزە لە قۆناغ دەکەم ئەنیە خەڵکی ئینشاءڵڵا ئەوە لێ چاوەڕێ ناکرێت بەڵام خەڵک پێی خۆش مەسەڵەن هەر جنێ بدەیت دروستە جنێ بدەیت باش شەریعەتی ما نافەرمێ ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء پیغمبر نافرمي
سلاسم خاص مسلمان زمان شرنا زني ودرنا لعنة كرا يعني من نبي أوكي زني بس قصي حق خم دكم قصي حق جاء لزني ولا قصي ناشي جنو بس قصي بين الزكاة وأنا وني ما مصرف بس يا مثلا أخوانا خاص دبين زاري وهاي الشريعة بس أنا خلق خلشي كبر اللي هندي لبراسي عندك شوي مثلا شعار دوش مكاني دجي شريعة بكاكا آية لبركي خلق واي بي خوشا بروش مشي برز كدو توا رنگ نش زاني كيف سواني شريعتا أمن برجيلي بكم لقالي أو آلاي برز كم لقالي هالبرم إما براسي لو روبا حقيقة لقناغ الرابردودا سيمان باش زاني بي وسيمان بساك زاني بلا محققة مدكم ك هم خلق أو تشاوراني من نكا مثلا أساسي شعبي بونو بوبوليست بونو أو أنا مثلا حزب بناسي وبرجيلي بك حقيقة هو إيماش براسي تأييدي وكين بلكي بين إما بين أما أو راس كاني بصراحة باش إما لشون يكون مثلا لبرلمان بي باش من بريق نبو بو برقي كنا ما كان يخلق هذي خو من جاني بيلم يعني ما سمح محمد يعني خوشني بلام دبي ناس هندي شوي بخبير خرج بيني وكآية أتو مثلا بيت خوش دو كلمة لا فيسبوك بلام شار كومنتين بو بنسيو هاش لايكم بيبدأ يا إما بكر دوا هستاي شي ماكر فرساني حكمة ماكر بل كم زار المجيب يعني كاري برلماني لأنه تدوا أتا 2021 أو كاتي 2021 ما دسمان بيكر يكم زارو مثلا شوية بكري حكومة من ناساك حتى برلمان كأو زور قرص الدز بردن بأم كاره يعني هذا برسان الواتا سيواتا أتو دعوة دكيم حكومة برسانين لقل بكري استجواب دكري ولا بك قناعات ولا مكان نبوك سرج برلمان قلتي أو ولا مكان حكومة الدرباري أو بابا تاني إيوا كنت ما نكاك بنايا ساي موسى بردراوة برقي كردن بقول موسى خلق لسه أو برسان معك لا بس إيش يصير أو مبو من بنايا ساي هي ساي باربشي ونك حكومة دوابك أقل بينك لبواز من الحكومة لكن ما كنت تبندي أمن أو كم باش براي خلق يعني مثلا كومنت يقولون اسمه مثلا يعني باب يقولون اسمه أول ما سمعت إما كمان هذا بكاري برلماني كاري مؤسساتي حكم راني دبي أواب بي راس ذاك يبغى قرجي أو دساتي بقرا كمان بتي قناعات بي نخل قناعات بينية كقناعات من بين أبو سروش برلمان ناس خس دندان أم حكومة الكاك دي ساندو بارا دنداني بكرا وكآية برلمان أم حكومة متماني بيفدريتو يعني بيفدريتو إذا زانم خو بيدا دنو بارتيو كدي بيان دايوا بلام يعني أما أركي جرينكو جوري أدي مثلا أوي كسروش حكومة يكاك إما بين يعني روبروخي تبان باي شيء ولا كاك بيصير روبروخ سيج واكراوا ما كاك توجه موسى بينادري بس مكان فينا بارزري أجي كسب دانا مزينري وخدمة جزائر في بيشكش ناكري واز بينا أما أو بشهامة بمرداتي ببياوتي دزاني شاید مایک بانک هم دوزنی آمدم یعنی کابرا مثلا اتو هرنا بین آگاهی تو هرنیا رنگ هرنی بینی یعنی کامیان بش شهامته کامیان پیاوتی کامیان مردایتی راست ما بس والله اما استراتيجيتي اما الروسياسي كي وحقيقه اما سياستي شكمان من هي و يعني لو براس من هزيج تابت كمان من هي ك اما بقى كما اخ سلم بابا في زنابت براس ما يعني اجر قصي حق بيت سلوي كإنسان يعني خوش باب قرباني بمان كما بوي بيغمبر ده في مصر رسول الله صلى الله عليه وسلم زالشان هيك بيقولوا يعني البرلمان كون رجعنا مقريب ويش لو رجعنا من السلام قلتي باش هذا قصي وانا دي يعني هالقصه نقول قصه بيك مكاكا قصه عندي زاد بيغمبر ده في مصر رسول الله صلى الله عليه وسلم افضل الجهاد كلمة عدل عند سلطان الجائر. فهمي باشتين جهاد جورتين جهاد سيجي حقا للروس دصلا ذلك استمكان. قلت كما إما مثلا إما السياسة وهم برجع كذا خلقوا استراتيجي إما لو قصيدة براسي باش. لبيشوتر يعني بيشي كونغرس أنظام بدري بس شيء راجع نكان أو عند جودكا كمال بليتي لوي كونغرس أنظام بدا بۆ گەڕانەوە بۆ پەرلەمان
دوای ئەنجامی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان کۆمەڵ ڕەتی کردەوە ئەنجامە و وتی دیزاینە لێرەش سەرۆکی کۆمەڵ لە وتاری زیدو سیاسی دووپاتی کردەوە کە ئەم پەرلەمانە کەلکی ئەوەی نییە بچی کاری تێدا بکەیت. ئێستا قسەکەی کۆمەڵ و سەرۆکی کۆمەڵ و بڕیارەکە دروستە تا ئێستا ساڵ ئەوەندە نزیک ساڵێک کە پەرلەمانە پێک نەهاتیە کەواتە ئەم بابەتە چۆن لە کاری پەرلەمانی یەکلایی دەکەنەوە. ئێمە ئەو بابەت حقیقەتەن پەیوەندی بە کۆنگرەوە نەبوو ڕاپرسییان کردبوو بەڕاستی لیژنەی ئامادەکاری کۆنگرا زۆربەی هەر زۆری کادیرانی ئێمە بە ڕێژەیەکی زۆر لەگەڵ ئەوەی نەبوو کە ئێمە چنە ئەو پەرلەمان بەڵام زۆربەی هەر زۆری لەگەڵ ئەوە بوو کە ئێمە بەشداری پەرلەمانی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بکەین چونکە حقیقەتەن ئەمە ژێشێکە لە پرەنسیپەکانی کۆمەڵیانی کۆمەڵکە حیزبێکی سیاسی و بڕێکخراوێکە مەسەڵەن کە ڕێکخراوێکی ناو خەڵک و کۆمەلگایە ینی مسلەمە کە بەشداری هەڵبژاردنەکان دەکات ینی یەکێک لە مەبدەئەکانی کە بەشداری هەڵبژاردنەکان دەکات حیزبی سیاسی ئێمە وەکو مەبدە ئەومان بەڕاستی ئەو بابەتە بابەتی ناو ئێرە نەبووە بەڵێ و خۆ ئەمە کاتی خۆگەوتومانە ئەم پەرلەمانە دیزاین کراوە بۆ تەزویر ساختەکاری زۆر کرا خۆمە تەمەنا ناکەین کە پەرلەمان نەبی وەڵا تەمەنا دەکەین بە پەرلەمانەکانی کۆ بێتەوە بەس کۆ بێتەوە چۆن یانرا کۆ بێتەوە بزانین داخۆ دەتوانین مەسەن ینی ئەدای خۆی بکە فەرم نەیتوانێ بیکە باشێک مامەس ئەحمەد نابێنی وەک نزیکە وەکو باسکرد نزیکەوە خەریکە دەبێتە ساڵێک ینی پەرلەمان نەیتوانی کۆ بێتەوە بێزگە لە ڕۆژی سوێند خواردنەکە نەیتوانی کۆ بێتەوە باڵێ باش نابێ خەڵکیش بڵێ کاکە وەڵی ئەشهد بالله کۆمەڵ ڕاستی کرد وڵی پێکە ئەم پەرلەمانە لەبەرەوەی لەسەر ئەساسێکی باطیل و لەسەر بناغێکی تەزویر و ساختەکاری دروست بوو نەیتوانین هەر دابنیشە دابنیشە کۆ بێتەوە ئێ نابێت خەڵک وا بڵێ کە خەڵک لەناو گرێ باشە بۆ زارێکیکە دەنگ بەوانە بداتەوە بۆ زارشکی خەڵک مەسەن بێ پژگیری ئەوانە بکاتەوە کە ئەمە بارودۆخی پەرلەمانەکەیانە بۆ ینی ێ بۆ مەسەن نێ پژگیری کۆمەڵ کە بڵێ کاکە وەڵی ئەم کۆمەڵی دادگەریە بۆ چوونەکەی تێڕوانینەکەی و بڕیارەکەی لەم بارەوە ڕاست دەرچوو ئەو بەشداریکردن کە تاکید کراوە لە پەرلەمانی عێراق هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەگەر مانجی 11 ئەنجام بدرێ کۆمەڵ بەشداری دەکات یعنی ڕەنگە پرسیار دوایە بێتە پێش بەوەی کە جیاوازی چیە لەوەی کە بایکوتی ئەو پەرلەمانە بکەیت کە دیزاین کراوە و بەشداری لەو پەرلەمانە بکەیت کە هەمان کۆمیسیۆن ئێمە وەکو پەرەنسی بڕیارمان وایە بەشداری هەڵبژاردنەکان دەکەین دوو خۆ جارێمە ماوامان لە پێشە ئێمە تەمەشا دەکەین بزانین داخوا بە کۆمیسیۆنیش ماوە دێمە تەمەشا دەکەین ئێمە هەموو ئامادەکاریەکان دەکەین بۆ بەشداری لە هەڵبژاردن و بەگەرم و گوڕی بەبێ دوو دڵی تەماشا دەکەین بزانین داخوا ئەم کۆمیسیۆنە چۆن مامەڵە دەکات لەم هەڵبژاردنە ئێستا بۆ نمونە من هەچەند جارێ زۆر باس بابەتانەکەم چۆن دەمانەوێت بەڕاستی بە دوواداچوونی زیاتری بۆ بکەین وردەکاری زیاد بکەین ئەم بیستم مەسن ئەم جیهازانیان ناردوتەوە مەسن بۆ وڵاتی بەتایبەتی کۆریا کە دووبارە تەمەشا بکرێت و ئەبدێت بزانین داخوا ئەم قەزیە کە ئێمە خەڵکێک وەکو ئێمە بکرێتی کاکە ساختەکاری کراوە و دیزاینی پێکراوەوانە بزانین داخوا ئایا ینی بۆ نمونە بەڕاستی ئایا خەڵکێکی مەسەن بێلایەن خەڵکێکی شارەزا پسپۆر لەبارە جیاجیەکان بەتایبەتی لە عێراق بەڕاستی کە ئەوزاری ینی هەڵبژاردنەکە بین بۆ عێراق خۆ دەزانی تۆزی جیاوازیە لە هەرێ ینی عێراق بۆ نمونە با بڵێم عێراق وڵاتانی دیکە ئاساییە بەلایەنەوە هەر شتێک بۆ هەرێم بکەن بە هەر نوعێک بیڕوێنن بەڕاستیانی بەڵام ئاسایینی بۆ خۆیان بۆ زانیاری ئەگەر ئێمەش قبولیکەین ئەوانی عێراق قبول ناکەن هێزەکانی عێراقی هێزی گەورەن و هەمووشان لە قوڵهای دەسەڵاتن و لە ناوەندی بڕیارن لە عێراق دڵنیا بە ئەوەی لێرە ڕوویدا و ئەوانی قبولی ناکەن بۆیە ئێمە تەمەشا بارودۆخەکانیش دەکەین خۆمە کاتمان لە پێشە بزانین بۆمان دەرکەوێت خۆ کاتی خۆش وامان گوت ئێمە بڕاکە بۆ هەرێمی ژوامان گوت مان کاک بۆمان دەرکەوێتەوە ینی بەڕاستی ساختەکاری دەکرێت و دیزاین دەکرێت کاکەمە بژاردن کە بژاری ناکەین بۆ عێراقیش وایە مسلمانێکە بۆ مڕمێتەوە ڕۆژێک پێش هەڵبژاردنیش بۆ مڕمێتەوە کە بەڕاستیوانە خەریکن و بە بەڵگەم دەسێت کە ساختەکاری دەکرێت دیزاین دەکرێت دیسانەکە بۆ عێراقیش بۆ هەرێمیش ماسم بژاری ناکەن بەڵام ئێستا مەبدەئی ئێمە وەکو پرەنسیپ بەشداری دەکەین باش بابەتێکی دیکە بەڕاستی پەیوەندیەکانە پەیوەندی کۆمەڵ بەشێک لە پەیوەندیەکان باس کرد کە لە ناوەخۆ ئەنگۆ یعنی بە مەسافەیەک وەستاون کە هاوسەنجیە لە نێوان هەموو لایەنەکان و ئەو پێوەرەی کە پەیوەندی سیاسەکانیش دیاری دەکات لە بڕیارداری سیاسی ئەوەیە کە بەرژەوەندی خەڵک لە چیدایە
دروستە بڵێم کە بەشێک لە ناوە خۆی کۆمەڵ وە دەرەوەش کەم تەرخەمیەک یان سیستێک لە پەیوەندی کۆمەڵ لەگە دەرەوە دەبینن. والله ئێمە لەو ڕوانەوە مەسەمە هەوڵمان داوە پەیوەندەکانمان بکەوکەین لەگەڵ بەتابەت وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی دنیا بەتابەتی وڵاتانی گەورەی دنیا هەوڵمان داوە و ئەندازەیەک بەڕاستی پەیوەندی سیاسی و علاقەتی سیاسیشمان هەیە بەڵام لە ئەست پێویست نییە. ئێمە ئەو زارش بەڕاستی پێش کۆنگرس لە کۆنگرس جەخت کرایەوە سەری کە پێویستە کۆمەڵ لە ڕووی استراتیژی و بەڕاستی زیاتر گرنگی بە پەیوەندی سیاسیەکانی بدات. بۆ بڕیارێکی کۆنگرێ و ڕاستپادێش کۆنگرێ بۆ سەرکردایەتی ئایندەم پێم یەکێک لەو کارە گرنگانەی سەرکردایەتی ئایندە کەوتۆتە سەری پێداچوونەوە و دەستپێکردنێکی دەستپێکێکی گرنگ و نوێیە لە پەیوەندی سیاسەکانی. یعنی یەکێک لە ئەو کارانی کە کۆمەڵ ینی پێویستی پێیەتی دوای ئەم کۆنگرێکە خۆدەزانی کۆنگرە وێزگەیەکە و دووبارەوەکو ئەپدەیتێک وایە دووبارە دەست پێ دەکاتەوە بە ئیش و کارەکانی ینی بابەتێک لە بابەتەکانی بریتێ لە پەیوەندی سیاسەکانی لە پەیوەندی سیاسەکانی پەیوەندی سیاسەکانی دەرەوەی بێ وێ ڕای ئەوەی کە خۆی دوو بابەتە بەڕاستی دوو بابەتی گرنگە ناوخۆ و دەرەوەی کۆمەڵ. هەم کۆمەڵ پێویستی بە هێندێک چاکسازی و هێندێک هەنگاوی گرنگ و استراتیژی هەیە لە ناو خۆی دەبێت ئەم سەرکردایەتیە بیگرێتە بەر و ئەرشی قورسە چونکە بەڕاستی بەشی زۆری کۆنگرە ئەندامانی کۆنگرە بابەتەکانیان ینی ڕادستی سەرکردایەتی ئایندە کرد کە پێ هەڵسێ بەشێکێکە بریتێ کە زیاد باس کرد پەیوەندی سیاسیەکانی کۆمەڵ بە وڵاتان و بە وڵاتانی ئیقلیمی دەولی. کاتێکی زۆر لەسەر بابەتی ناوی کۆمەڵ گفتوگۆی لە نێوان ئەندامان لێکرا بۆ گفتوگویەکی چڕ هەم لەگەڵ ئەوەی کە کۆمەڵی دادگەری کوردستان ناوەکەی وە خۆی بمێنێتەوە و هەمیش ئەم بابەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بگەڕێتەوە. چ شتێک گرنگە کە باسی بکەی لەو بابەتە؟ وەڵاهی ناو خۆ دەزانی بەڕاستی ینی لە بین ئەو گرنگجی و بەڕاستی ئەو پێویست بوونەی نییە این ناو بڵێ زۆر گرنگە تەبان خۆی ناوەڕۆ گرنگە بەڵام کە دەڵێن ناوەڕۆ گرنگمانەوە نییە ناوێشی جوان نەبێ وانە ئەوە حەقیقەتێکە بەڵام ئەو قەزەی ناوە ئەمە لێش باسکرا بەڕاستی یانی ناو پەیوەست نییە بە حەرامی و حەڵاڵی هەرکەس ناوی ئیسلامی بێ موسڵمانی زۆر چاکە هەرکەس ناوەکە ئیسلامی نەبێ موسڵمانی باش نییە وەڵا هەرکەس عەبدوڵڵا بێ و عەبدوڵڵایە و هەرکەس مەسەڵەن شاخەوان بێ مەسەڵەوە عەبدوڵڵا نییە لەوانەیە کابرای شاخەوان زۆر موسڵمانتر بێت لەوکە ناوی عەبدوڵڵایە کە ڕەنگە سەر بە فەرزی خوای دانەگرێ ئێنیمان لەو کۆمەلگایە بەوە نیە بەڕاستی وە نییە بە ناوەڕۆکە بە هەڵوێست و هەڵسوکەوت و ناوەڕۆکە ئەمە لەم ڕۆ حەقیقەتەن ئەمە ئەو بابەتە ئاوا باس کرا یعنی ئێمە ئاوا تەماشای دەکەینی و پەیوەندی بە حەرام و حەڵاڵەوە نیە پەیوەندی بە ئیجتیهاداتەوە هەیە بەڵام وتمان کاکە ینی ئەوە کە قسەی لەسەر کرا مەسەڵەن وتمان کاکە خەڵک و کۆمەلگای ئێمە کۆمەلگایش محافزکاری پێی خۆشە مەسەڵەن ناوەکەی ئیسلامی بێ و پێی ناخۆش کاتی خۆی کە ناوی ئیسلامی لێکرایەوە و خەڵکیشی بە هەنگاوێکی گرنگیان زانی کە جناب باس کرد کە کۆمەڵ بڕیار دەدا هێندەزار بڕیاری گەورە دەدا زۆر حزب ویستان ناوی خۆیان وەرن نەوێرە بڕاو کرد لە ڕابردوو کۆمەڵ بڕیاریدا بزەرێکی قازانج تو لەوە گەڕێ بەڵام ینی عینی جورئەتی بڕیاردان ینی بۆتە سیمایەکی کۆمەڵ ئەم جارە هەر کۆمەڵ ینی خۆی ئەندەما کاکە پەیوەندی بە کۆنگرێەوە خۆ زۆر کەس دەیپرسی زۆر کەس باسی کرد کاکە مراجعەی کردمە کاکە کۆنگرەمان لە پێشە ئەندامانی کۆنگرە بەڕاستی توانن بیکەنەوە کۆمەڵی ئیسلامی بیکەنەوە شتێکی کە یا هەر کۆمەڵی دادگەری بێ ئەم بەڕاستی ئەم ڕۆکە زۆرینەی ئەندامانی کۆنگرە پێیان باش بووە بەڕاستی بگەڕێنەوە ناوەکەی پێشومان کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەمە ئیشکالێکی هەیە لای کۆمیسیۆن دیارە دوای 2015 بڕیاری دەرکرد و ڕێنمایی هەیە کە ئێستا هەڵبژاردننی کۆنگرەی حیزبەکان کۆمیسیۆن سەرپەرشی دەکا و میکانیزمەکەی و زە بە تایبەتیش پەسەندکردنی هەڵبژاردنەکانی ناو کۆنگرەی هەم دادوەر و هەم ئەوانیش
کۆمیشن دەرەکە ئێمە بڕارێکمان داوە کاتی خۆی بەپێی یاسای پارت و ڕێکخراوە حیزبی سیاسیەکان بەڵێ بەڵێ دەڵێ ئێمە بڕارێکمان داوە کاتی خۆی 2015 بڕارێکیان داوە کە یعنی وەک ناوی ئیسلامی بە تاقی تەنیا نابێ بۆ هیچ حزبێکی کۆمەڵی ئیسلامی یا پارتی ئیسلامی یا مثلا حزبی ئیسلامی ئەوانی کە بۆ لە ڕابردوو بۆ خۆناوکەی ناسیینەوە نەبوو بەڵێ بەس ئەوە کە نیەتی ناتوانێت دەبێت ئیلا یعنی ببێتە پاژگر بۆ شتێک مثلا کۆمەڵی دادگەری ئیسلامی کۆمەڵی ڕابوونی ئیسلامی بۆ نمونە کۆمەڵی پەیوەندی ئیسلامی بۆ نمونیانی ئێمە حقیقەتەن کۆمیشن وا دەڵێ بەڵام خۆ دەستور نییە و ئاەتی قورئان جینەوە نییە ئێمە بڕارێکە ئاوا بوو لێ لە هۆڵی کۆنگرە ئەندامانی کۆنگرە کە کاکە زۆرینە سەرەوەی کە بکرێتەوە کۆمەڵی ئیسلامی ئەم ئەرکە بە سەرکردایەتی پێدرا وە کۆمیشن بۆ خۆشی لێ قسەیان کرد سەرکردایەتی ئایندە هەوڵ دەدا نووسراوە دەکات بۆ کۆمیسیۆن و لە ڕۆ سیاسێکی و علاقاتە سیاسەکەیەوە بۆ خۆشی هەوڵ دەدا کە بەڕاستی قەنەعات بە کۆمیسیۆن بکە ئەو نامان بدەنەوە ئەگەر ناوەکەیان دانیوە بەڕاستیمەوە کۆنگرە بڕیاری داوە دەبێتەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەر نەدرایەوە ئەو کاتی شش کەس باشە بەڕاستی بکرێتە کۆمەڵی دادگەری ئیسلامی وەک ئەوەی دەری کە پاشگرێک یان پێشگرێک لە پێش ئیسلامیەکە پێش بەڵێ هەبێ ئەوەش دەمێتەوە بەڕاستی و کات یار سەرکردایەتی بزانین داخۆ لەو ڕۆ لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق بزانین دەگەینەچی باشە کۆتا پرسیارم لەسەر ئەوەی کە بە شێوەیەکی گشتی لەبارەی کۆنگرە دەتەوێت بڵێسی لە داهاتوی کاری کۆمەڵ بە تایبەت ئەوەی کە ئەو کۆنگرەیە جگەلەوەی پەیوەستە بەنێو خۆی حیزب کە دەبێت کۆنگرە بکەیت ڕەنگە بەشێکیش لە خەڵکی چاوەڕوانی ئەوەی هەیە کە کۆمەڵ بگەڕێتەوە سەر ڕێزکەی ڕاستەخینە و هەرچەندە کەمتەرخەمینە بە بەڵام گروتینی زیاتر بەکاری هەم پەروەردەی و بانگەوازی و سیاسی بدات خۆی کۆنگرە بۆ ناوخۆی خۆمان بەڕاستی پێویست بوو ئەنی داواکاری و ئەوە ئەنی خواستێکی هەموو لایەک بوو ڕاستە تۆزی داکرد بۆ هۆی باردۆخە نائاسایەکانی و ئاڵۆزیەکانی ناوچەکە بەڵام بەڕاستی پێویست بوو مامۆستا محەممەد ینی بە خۆ داهاتنەوەیەکە و کونووسیمانە بە خۆ داهاتنەوە و بەردەوام بوون لەسەر هەڵوێست و وەکاری باشوانە ئێمە حقیقەتەن کۆمەڵ بەڕێ پێویستی بەوە هەیەیانی یەکێک لە ئومێدەکان و هیوایەکانی ئەم کۆنگرە و ئەندامانی کۆنگرەوەی کۆمەڵ ئەم جارە بە شێوەیەکی جیاواز دەست پێ بکاتەوە بەسم بۆ ناوخۆی خۆمان هەمومان بەڕاستی ینی ئەومان لەدا هەندێکمان گوتمانی زەختمان کردو لەسەرەوەی کە بەڕاستی ئێمە زیاتر بە برە و بە ینی دروشم و ناوەڕۆک و ئەخلاق و هەسکۆتی ئیسلامیمان بڵێن خۆمان خانەوادەمان دەوروبەرمان ینی خەڵک وڵاتمان ینی ئێ با کۆمەڵ لەم ڕۆ بەڕاستی زیاتر گرنگی پێ بدات لەم ڕۆ زیاتر بەڕاستی بە ئەنی هەڵسوکەوت و ئەخلاق و ڕەوشە جوانەکانی ئیسلامی تێدا ڕەنگ بداتەوە و یەکێک لە ئومێدەکانی دیکەی کۆمەڵ ینی بەڕاستی بۆ ناوخۆش خۆشمان بە تایبەتی ینی بە تایبەتی دیسپلین و پرەنسیپ و زەبتی حیزبی کە ناشتەمە کۆمەڵ لە هێندە شوێن گرفتی هەبوو لە هێندەی ئۆرگانیوانە ئەم کۆنگرەیە حقیقەتەن هەمووی ئەپدەیت کردووە ینی هەموو ئێستا سەفر کردوێتەوە دەبێت ئەو سەرکردایەتی لە نوێیەوە دەست پێ بکاتەوە بۆ چارەسەری هەندێک لەو کێشە و گرفت و شتانی کە پێشتر هەیبووە و یەکێک لە پرەنسیپەکانی دیکە یا استراتیژیەکانی دیکەی ینی ئەم کۆنگرەیەوەیە دیارە شتێکی باشە بەڕاستی دوای هەموو کۆنگرەیەک ئینسان ینی چاو بە پەیوەندی سیاسیەکانی دادەخشێنێتەوە کە ئەماژەم پێکرد بەڕاستی کە بۆ کۆمەڵ و بۆ واقعەکەمان بۆ کۆمەلگاکەمان زۆر گرنگ پێویستە زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز سەلامە دیاری مامۆستا ئەبستار مەجید هەڵبژێردراوی نوێی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان سپاس دەکەم کە لەگەڵمان بوویت سپاسی هاوکارانم دەکەم سپاس بۆیە بەڕێز و خۆشەویستان تا دیداری دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ